کاردانەوەی هاندەران دوای یاریەکەی ئینگڵتەرا و ئێران کە بە برنەوەیشی گەورەی ئینگڵتەرا کۆتایی پێهات لە دەرەوەی یاریگای خەلیفەی نێودەوڵەتی. دڵخۆش بووم، بەڵێ زۆر دڵخۆش بووم بە سەرکەوتنەکەی ئینگلتەرا، چونکە سەرکەوتنەکەمان زۆر گەورە بوو. بۆنە هەڵبژاردەیەکی گەورە و بێزمان پێیە، یاریزانەکانمان زۆر باش و ناوازن، هیوایەکی زۆرمان پێیە بەڵێ کە ئینگلتەرا بێتە پاڵەوان. ئێمەش دڵخۆشە بین پێی. لە ڕاستیدا یاریکی تاگلایەنە بوو، زۆر تاگلایەنە بوو. من پێشبینی مەکرد ئێران ئاسێکی بەرز پێشکەش بکات، چونکە ئێران یەکێکە لە تیبە باشەکان، بەڵام یاریکی تاگلایەنە بوو. ئینگلتەرا زۆر باڵا دەست بوو لە یاریەکەیە. حەز بە سەرکەوتنی تیبە عەرەبیەکانەکەن و ئینشەڵا بە هیوای سەرکەوتن بۆ عێراق لە جامی داهاتووی مۆندیال. نا من پێم قورسە ئینگلتەرا بێتە پاڵەوان، ئەرجەنتین یاخود بەرازیل. دڵخۆشم بە شکستی هەڵبژاردەی ئێران بەرامبەر ئینگلتەرا. من خەڵکی پیران شارم، بەڵام لە ئەمریکا هاتووم. حەز دەکەم ئەمریکا سەرکەوتوو بێت لە یاریەکانی، بەڵام ناتوانێت ببێت بە پاڵەوان. ڕاستە یاریزانەکان سرودی نیشتیمانیان نەوتەوە، دەستیان خۆش بێت بەهۆی ئەو بارودۆخی خراپەی ئێستای وڵات تێکەوتووە. بەردەوام حەز بە سەرکەوتنی ئەمریکا دەکەم، چونکە لەو وڵاتە 25 ساڵ لە ژیان بەسەر دەبم. بەڵام حەز بە یاری ڕۆناڵدۆ دەکەم، بۆیە بە سەرکەوتنی پورتوگالیش دڵخۆش دەبم. ڕاستە یاریزانەکان سرودی نیشتیمانیان نەوتەوە، بە دیدگای من کارێکی باشیان کرد، چونکە بارودۆخەکە ئاسایی نییە و هەمووان ناڕازین. هیوای سەرکەوتن بۆ هەموو هاونیشتیمانیانی وڵاتەکەم دەخوازم. سەبارەت بە یاریەکە یاریزانەکان باش نەبوون. پلانەکانی کارلۆس کیرۆش سەرکەوتوو نەبوون بۆ ڕاگررتنی ئینگلیزەکان.